زۆر چاکە سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ بێنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەربارەی ئەو پێشنیازانەی ترامپ بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئیسرائیلیش پێڕازی. ئەگەر حەماس پێڕازی نەبوو چی ڕوو دەدا؟ ئەگەر ڕازی بوو داهاتوی حەماس و ئیسرائیل بەرەو حەماس و غەزە بەرەو چۆ دەچێت. ئەمانە کۆمەڵێ پرسن لەگەڵ میوانەکەمان تاوتوێی زیاتری دەکەین و قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئێرینا چۆکەرمان شارەزایی ئاسایشی نەتەوەی ئەمریکا ڕاستەوخۆ لە نیویۆرکەوە لەگەڵماندایە. خاتو ئێرینا سلااوتان لێبێ سوپاسانەکەین بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 من سەرەتا دەمەوێت بزانم خوێندنەوەتان بۆ دیدارەکەی ئەمڕۆی نێوان ترامپ سەرۆکی ئەمریکا و بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل چییە دەربارەی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ کۆبوونەوەکە پلانێک دانرابوو وەک دوو هاوپەیمانی کۆن و ئەمە لە بەرچاو گیرابوو کە سەرۆک ترامپ فشار لە ئیسرائیل دەکات بۆ ڕێکەوتنەوە بەو کاتێک کە دانراوە بۆ کۆتایی هێنان بە ئۆپراسیۆنەکان لە غەزە. هاوکات هاوبەشیەک هەبوو کە هەموو ئەم کێشانە لێ کاتدا چارەسەر ناکرێت. لەڕاستیدا وا دەرکەوت کە پلانی ئاشتیەکە لەم کۆبوونەوەیدا واژۆی لەسەر نەکراوە، بەڵام ترامپ فشاری لە نەتانیاهو کردووە بۆ ئەوەی داوای لێبوردن لە قاتەر بکات. ئەمە بۆ چەندین هۆکار ڕووی داوە. باش چونکە ئەو لەگەڵ قەتەر هاوپەیمانێکی سەرێکی دۆناڵد ترامپە نەک تەنیا لە بابەتی سیاسی بە تایبەتی لە زۆر بابەتی ئابووریشەوە بە هەمان شێوە وای کردووە کە ببێتە یەکێک لەلایەنە سەرەکیە ئابووریەکان بۆ داهاتووی غەزە و نێوەندگیرێک بێت لە بابەتی ڕێکەوتنەکان و قەتەر بە هەمان شێوە ڕۆڵێکی کارایە هەبووە بۆ ئەوەی بۆ گەیشتنە ڕێکەوتن و بە ئەو دانوستانانەیە کە دەستی پێکردووە ئەفغانستان یەکێک بە لەو نمونانە غەزە ئێستا نمونەیەکی دیکەیە بۆ نێوەندگیری قەتەر لە بابەتەکاندا. هاوکات زۆر باش خات و ئێرینا زۆر چاکە. خات و ئێرینا ئیسرائیل بە پێشنیازەکانی ترامپ ڕازیە ئەوە ئامادەیە کاری لەگەڵ بکات. ئەگەر حەماسیش ڕازی بوو ئایا ئەمە کۆتایی هێنانە بە حەماس وەکو بزوتنەوەیەک لە غەزە یاخود کۆتایی کێشەی فەلەستینە؟ ڕەنگە ڕێککەوتنێک نەبێت لە سارەی هەموو بابەتەکان ئەوەی کە ئێستا هەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازیەوە لە ڕووی بنیادی غەزەوە حەماس هەماهەنگ نەبووە، هاوکار نەبووە، چونکە ئەمە کۆتایی دەسەڵاتی ئەوان دەبێت لە ناوچەکەدا و زۆر سەختە لەلایە ئەوان کە بە شێوەیەکی ئاسان دەست لەسەر هەموو ئەم شتانە هەڵبگرن و بۆ خۆیان بکشێنەوە لە غەزا بکشێنەوە، چونکە ئاماوە بەرهێنانی نەک تەنیا سیاسی بەڵکو لە ڕووی لۆژیکیشەوە کاری زۆری تێکراوە لە واقعیکە هەیە. بەڵام حەماس تەنیا لایەنێکی نییە کە دەتوانێت بربەست دروست بکە، بەڵکو دەسەڵاتدارەی فەڵەستینیش ئەوانیش کە بەڕێوەبردننی فەڵەستینی و حکوومەتی فەڵەستینیا لە بندەستە بەوەی کە ئێستا هەیە دڵخۆش نابێتن بەوەی کە پەراوێز بخرێتن. هاوکات ڕەنگە بیاوێت ئێستا شام بداتە بەربەر پرسیارەتیەکە بە تەواوی بە چەند هۆکارێکش ڕەنگە خۆی بە دوور بگرێتن. لایەنێکی دیکە کە دەرەنجامێکی بەردەستی هەبێت ئەوەیە کە ئێستا ئیسرائیل پشتیوانێکی هەیە بۆ ئەوەی بەردەوامی بۆ ئۆپراسیۆنەکان لە دژی حەماس بداتن، بەڵام لە لایەکی دیکە فشارێکی زۆر هەیە بۆ ئەوەی لایەنە خۆجێیەکان کە بە شێوەیەکی کاریگەرانە هەوڵ دەدەن بۆ حەماس و بۆ دەسەڵاتدارێتی فەڵەستینی و کێشەی دیکە لە ناوچەکەدا زیاد دەکەن، بۆیە ئەمە ئاسان نابێت بۆی ئەنجام بگات. زۆر باشە. خات و ئێرینا ترامپ ئەمڕۆ ڕایگەیان لە کۆبوونەوەی لەگەڵ نەتەنیاهو دەڵێ ئەو لەگەڵ تۆنی بلێر سەرپەرشتی ئەو لێژنەیە دەکەن
کە غەزە بەڕێوە دەبن دوای داماڵینی چەک لە حەماس. پێ وایە ئەمە تەدویلی کێشەی غەزە و فەڵەستینە بەگشتی؟ بڕوام وایە چەک داماڵینی غەزە تەنیا داواکاریەک نییە بۆ ئەوەی جێبەجێ بکرێتەوە. تۆنی بلێر ئەمە ئەزمونەی کردووە لە وڵاتانی دیکە و لە ناوچەکانی دیکەدا. لەگەڵ ئەوەشدا تۆنی بلێر خواستی خۆی هەیە کێشەکە سەبارەت بە هاونیشتیمانیان نێوە سەبارەت بە حکوومەتی بەریتانی لە ڕابردوودا نییە، بەڵکو ئەم کەسێکی بازرگان بووە لە قەتەر بۆیە کە دەکرێت لە بەرچاوی بگرێن کە ڕەنگە لە ژێر هەژمونی قەتەڕیەکاندا بێت بۆی لە پرۆسەکەدا کاریگەری زۆری بکەوێتە سەر. بۆیە پرۆسەکە بە شێوەیەکی دیاریکرا و دەکرێت دەسوەردان و لە ژێر هەژمون و لە ژێر چارەسەریەکانی قەتەڕدا بێتن کە پێشکەشی دەکاتن بۆ بابەتە کامانە هەمووی نیگەرانینە و دەکرێت لە زۆر ڕۆوە قسەی لەسەردا بکرێت و ئەمە بە جیهانیکردنی کێشەکە نییە. لەلایەکی دیکەشەوە لەلایەن قەتەڕ و لەلایەن حەماس و چەند لایەنێکی دیکە وەک ئێران، رووسیا، چین هەموویان ویستیانە ئەمە بە کێشەیەکی جیهانی بکەن بۆی ئۆپەراسیۆنەکان لە سەرانسەری دنیادا. خەت و ئێرینە ترامپ سەرۆکی ئەمریکا ئاماژەی بە خاڵێکی تریشدا دوای ئەم ڕێکەوتنە ئەگەر هاتوو ئەم ڕێکەوتنە سەر بگرێ یاخود پێشنیازەکانی ترامپ سەر بگرێ، پێ وایە ڕێکەوتنی ئیبراهیمی لە ناوچەکە ئیتر فراوانە بێ، وڵاتانی عەرەبی وڵاتانی تری ئیسلامی لە ناویشیانە ئێران تۆ بڵێ بێنە ناو ڕێکەوتنی ئیبراهیمیەوە؟ وڵاتانی دیکە ڕەنگە خواستیان هەبێتن بێنە نێو ڕێکەوتنەکە. من ڕەنگە نەتوانم بڵێم ئەم وڵاتە و ئەم وڵاتە دێتە ناو ڕێکەوتنەکە چکە تاوەکو ئێستا چەند کێشەیەک هەنەمیش بەهۆی پرسی غەزەوە. ئەمە پشتیوانیەکی زۆری هەیە کە ڕێکەوتنەکە فراوان بکرێت، بەڵام هەندێک وڵات بەهانەی خۆیان هەیە بۆ ئەوەی نێنە نێو ڕێکەوتنەکەوە و ئەوەی کە ئێستا هەیە لە ژێر ئەو ڕژێمە ئێستا کە هەیە لە ئێراندا ئەمە ڕێگەی تێناچێتن، بەڵام ئەگەر ئەو ڕژێمە هەیە بگۆڕێت ڕەنگە ڕێگەی تێ بچێت و بێنە ناو ڕێکەوتنەکەەوە، بەڵام ئەو ڕژێمەی کە هەیە ئێستا پابندەوە خۆی یەکلایی کردوێتەوە بۆ لە ناوبردننی ئیسرائیل و ئیسرائیل هەوڵ دەدات بۆ ئەوەی توانەکانی خۆی بنیاد بنێتەوە و ڕوبڕووی مەڕەشانە ببێتەوە. زۆر باشە، زۆر بەڕێز ئێرینا چۆکەرمان شارەزای ئاسایشی نەتەوەی ئەمریکا ڕاستەخۆ لە نیویۆرکەوە لەگەڵمان بووی، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، کاتێکی خۆش بوویەوە.